بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین و ئەچینە لای تەوەرێکی دیکەمان هەمیشە کچانی کورد هەوڵیان داوە باتوانە و لێ هاتوویەکانی خۆیان جێدەستیان دیار بێت جاگرنگ نەبووە لە هەرچی وڵاتێکدا بن لە هەرێمی کوردستان بن یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بژین هەر بۆی خاتونێکمان هەیە لە وڵاتی سوید کە هەوڵی داوە نوقلێکی تەندروست بەرهەم بهێنرێت هەر لە ئێستادا ئەو نوقلە تەندروستی کە بەرهەمی هێناوە لە 15 وڵاتی جیادا ئەفرۆشێت ئەویش خاتوو سارا سەراییە لەوەی کە هەوڵی داوە بە بەهرەیە کە هەیەی نوقلێکی تەندروست بەرهەم ئەهێنێت ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە بە شێوازی سکایپ لەگەڵمانە ئەبێت بۆی زانیاری زیاتر لەسەر ئەو بەرهەمە بخاتە ڕوو ئەویش زۆر بەڕێز خاتوو سارا سەراییە دامەزرێنەر و بەڕێوەبەری جێبەجەکاری وەڵپیتسا خاتوو سارا سڵاو لێبێت و ئەم کاتە و باش سڵاو لێبێ خاتوو سارا زۆر سپاس خاتوو سارا ئەگە سەرەتا باسێک لەو بەرهەمە بکەیت کا بەرهەمە تێناوە کە لە ئێستادا لە 15 وڵاتی جیاواز ئەفرۆشرێت و تەندروستیشە بەڵێ من وەکو خۆتان وتان لە وڵاتی سویدم لێرە لەدایک بووم و هینم فارماسیستم خوێنانی سایدەلیم خوێنووە ویستم شتێ دروست بکەم کە بۆ خەڵکە شەکرەیان هەیە یا کە مشکلی قەڵەوییان هەیە باش پێ بۆیان بەس هەر بتوانن شتێکی خۆش بخۆن چونکە نەبوو لە سوید نەبوو لە سێریشم کرد لە وڵاتی تریشە نییە نوقڵێکی وا لەبێرەوە خۆم دروستم کرد لە ماڵەوە بەس بە شتی سەحی دروستم کردووە شەکری تیانە شتێ حیوانی تیانە گلوتنی تیانە و کالۆری کەمترە و ڤیتامین و مینێرالیشم تێ کردووە ئەمەیە نوقڵەکە ویستن دروستی کەم بۆی کە یارمەتی خەڵک بم سەحەتیان باشتر بێ بۆ مناڵ و بۆ گەورەش باشە خاتوو سارا من پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم لەسەر توانا و لێهاتووی کچان و ژنانی کورد لە دەرەوەی وڵات لە وڵاتەکانی تر کە نیشتەجێ بوون تا چەند هەوڵێن کە لەوێش بتوانن ئەو بەهرەی هەیەە ئەو توانایی هەیەە لە هەر بوارێکی جیاوازە بێ بیخەنە گەڕ بۆی کە بتوانن بەرهەمێکی باشیان هەبێت وایە من لام مهمە کە کچی کوردیا ئەجنبی هەر یعنی سویدی نەبن شتی باش بکەن بۆی کە هەم بە وڵاتەکە باشە بەس هەم بۆ خۆیان باشە کە ئەتوانن خۆیان بگەنە بە شتێکی باش و منیش خۆ ئەمە ئیشێکی ئاسان نەبووە 8 ساڵە خەریکم زۆر ئیشم کردووەتەیە بەس ئەشزانم کە ئەگەر ئیشی زۆر بکەم ئەتوانم بگەمە هەرچی شتێکە بمەوە ئیتر بەهۆی ئەوەشەوە چکە خەڵک بینیوێتی ئیشم زۆر تیا کردووە و چی زۆر باشیشم دروست کردووە خەڵکی زۆر پێیناسیوە نوقڵەکە و منیش و هەمووی ینی چۆنم شەریکێم داناوە خۆم بەدەستی خۆم لەبەرەوە زۆر کەسی بانگمەکە بۆ سەمینار بۆ ئەم شتانە یا بۆ رادیۆ بۆی کە باسی کەم چۆن کردومە و چۆن هەوڵم ماوە و چۆن وازم لێ نەهێناوە کە قورسیش بووە چکە زۆر قورسیش بووە زۆر جار زۆر باشە خاتوو سارا ئاماژەت بۆ کردلەوەی کە خۆت بڕوانامەت هەیە لە بەشی دەرمانسازی کەواتە تا چەند هەوڵتداوە ئەو بەشێک کە خۆت تەواوت کردووە کە بەشێکی تەندروستیە و ئەو نوقڵەشی کە بەرهەمت هێناوە هەر بەرهەمێکی تەندروستی و باشە بۆ تەندروستی تا چەند هەوڵتداوە ئەو دوانە بەیەکەوە بلکێنیتەوانێ و تاکو بتوانین بەرهەمێکی تەندروست پێشکەش بۆ کەسانە بکەی وەکو ئاماژەت پێکردلەوەی کە کێشەی قەڵەوییان هەیە ڕاستە ویستم هەم بۆ ئەم کەسانە کە مشکلەی ئەمانیان هەیە قەڵەویە شەکرا بەس بۆ خەڵکی تریش بۆ مناڵیش کە لە جیاتیەوەیکی نوقڵێ بخۆن کە پڕە لە شەکر کە بۆ دانیان باش نییە کە بۆ سەحەتیان باش نییە کە بۆ ژیانیان باش نییە کە گەورە بن بۆ مێشکیان باش نییە بۆ زۆرشت باش نییە ویستم شتێ هەبێ کە هەم خۆش بێ حەز بکەن بیخۆن بەس شتی باشیشی تیابێ ئیتر منیش خوشکەکەم دوو کچی هەیە ئەوانیش کە من دروستمە کرد لە ماڵەوە نوقڵەکان یان بە ئەوانیش بۆی تامی بکەم بۆی بزانم مناڵ حەزی لەیە ئەگە مناڵ حەزی لێ بێەوە یعنی باشە ئیتر دوای ئەوە چووم بۆ معاملێک بدۆزمەوە کە بتوانن دروستی بکەن بۆم کە بتوانن پاکەجی بکەن کە بتوانن هەموو شتەکان بەپێی هین قانونی ئێرە کە قانون زۆرە لەسەر شەریکە و لەسەر خواردن و چی لەسەر بێت چیتیا بێت چیتیانە بێ ئیترەمانە هەمووی وردەوردە خۆم فێر کرد بۆ ئەوەی کە بگەمە
يعني شركيكي باش وبزور كاتكي كميش هات منا همو دكانة كاني السويد همو دكاني خالدن همو درمان خانة همو أونلاين همو دكاني بتشوك دكاني جورا يتر بكاتكي زور كم بوم يكم لم باشا للسويد اینجا دوای وقت بردم با 15 ولاتی تر استل 15 ولاتین و لکردستانیش هم استا که زور بهم خوشه هم چه خوام کردم بس لبرویش که لکردستان و لولاتانه مشکلی شکر لهمو عالم زیادترینا لبرو لو زور پیوستا نقلکیوا استا تقريبا لين بنمون لسليماني لبازار كاني قيوان هين لماركت الدريا لدروازة لدرمان خاني ماجدي مال لسويس ماركت ولهوليريش استا لدوشن لكافي زون ولدرمان خاني سواران بلام زيا شكالة دور ده زۆر باشە ئێمە دەستخۆشیت لەکەین ئەمە جێگەی خۆشحاڵیە کە خانمێکی کورد بتوانێت بەرهەمێک بەرهەم بێنێت کە بتوانێت لە وڵاتەکانی تریشە بتوانن سوودی لێبین و بە خۆشحاڵیشەوە کە خۆت باسێکە گەشتۆتە هەرێمی کوردستانی شۆتوانین ئێمە لەبەردەسا بێ بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە یاخودە و گرفتیانێ وەکو خۆ ئاماژەی پێوەکەی ئێستاش لە دیمەنەکانای بینین کە بەڕێستان چەندین خەڵاتتان وەرگرتووە و سمینارتان ئامادە کردووە لە هەمووشی گرنگتر پاشای سوید خەڵاتی کردووی ئەم خەڵاتیان چی بوو پێمان خۆش ڕوونکردنەوەمان بیتە لەسەری وای ڕاستەکێ ئەوە پاشای سوید هەموو ساڵێک جایزەیەکی هەیە بۆ ئەو کەسانێک کە ئەجنەبین یعنی کە سویدی نین کە شتێکی باشەکەن بۆ وڵاتی سوید و بۆ خەڵکی سوید لەبەرەوەی کە من ئەم نوقڵەم دروست کرد کە تا ئەوسا نەبوو لە سوید نوقڵێکی وا کە بەڕاستی باش بێ بەس خۆشیش بێ کە خەڵک بیەوە بیکڕێ نەخۆشی هەبێ نەخۆشی نەبە هەر ینی بۆ خۆشی لەبەر تامەکەی اینجا لەبەرەوەی کە بووە بە کاتێکی کام هاتمە هەموو بازاری سوید ویستیان ئەو جایزەم بنێ کە شتێکم کردووە کە بەڕاستی باشم بۆ خەڵکی سوید بۆ وڵاتی سوید و نەک بەس ئەوە بەس ئەوەش کە شەریکێکم دروست کردووە ئیتر لەبەرەوە توانم خەڵکیش دانم ستاف دانم ئیشیش دروست بکەم بەو نوعە زۆر باشە خاتون بۆ قەڵا هی مەلکی سوید باسم کرد زۆر باشە خاتو سەرا لەگەڵ ئەوەی کە بەڕێزت هاوڵاتێکی لەوەی کە لە وڵاتی سوید نیشتەجێ بوویت بەڵام خەڵکی سوید نیت و خەڵکی هەرێمی کوردستانیت تا چەند لەوێ کاتێک کە ئەو بیرۆکێت هەبووە لەوەی کە بتوانین نوقڵێکی تەندروست یاخود بەرهەمێکی تەندروست دروست بکەیت تا چەند پشتگیریت کراوە لەلایەن هاوڵاتیانی ئەوێەوە توانراوە لەوەی کە پشتگیریت بکرێت و یاخود لەلایەن ڕێکخراوەکانەوە ئەو شوێنانەی کە تۆ کارت پێیان بۆ پشتگیریت کراوە وەکو کچێکی کورد خوي من ام فكرة بوم هات يعني من لدرمان خانة إيش ما كرت شان صار لدواي شن بولاب إيش ما كرت ما ويك هست ما كرت أما زيادة بكمل زور بين صار خوينم بو لبيش بو دواي 2 صاليش خوينم لسر خواردن و ام شتانا ویستم ئەو شتانەکە فێر بووم بە نوعێکی باش بەکاری بێنم و یارمەتی خەڵک بم هەستمە کرد لەو شوێنەی کە ئیشمە کرد نەمەتوانیەوە زۆر بیکەم لەبەرەوە لێەوە فکرەکە هاتووە ئەشم بینی ئەو هەموو کەسە کە هاتن بۆ دەرمانخانەکان ئەم نەخۆشیانیان هەبوو بەس هیچ شتێ نەبوو بتوانم بیان نەمێکە شتێکی خۆش بێ کە ئەزانم کە چنە ماڵەوە هەر شتێکی شیرینە خۆن ویستم شتێکی شیرینی باش هەبێ نەبوو لەوەوە فکرەکەم بۆ هاتی تروتم با محاولة بكم خوم لمالوا وسويديش ولاتي زور باشا بو أوي كشركة دروس بكي خلقي زور هي شركة تر هي يارمتي خلقيان كأيان وبيشكون كأيان وشتيكي تازة دروس بكن لبروا خوم شو متدار وتلفون مكردو بخلقو يعني خلقم ناسيوا بوي كبرسيارة كان يعني لبكم تشون أما بكم تشون بير بكم ولا ليرا يارمتي باش مور بدو بلام لهمان كانت بتنها بوم يعني خومها مشتكانم كردوا بس زور يعني باشش بو من بتوانم ليك برسم من هستكم اما مشكله توشي الله لما يعني او يارمتيانا زور هي ومنيش استا جك من تازه استا هش صاله لما تازه قرار ما وكوازه هنا مستا
شركة بجاهلم لبريك أما شتي تازة بكم أما بنوعي تر يعني اشتكي باش بكم بو خلقي سويد بو خلقي همولات لبرو وازه هنم أما يارمتي خلقي تربم وبتاعي بدي جن يارمتي جن بم كخوان أوانش أنا شركة تازة دروس كم بس لام بالنزان شون بيكن يا لكيب برسن من أما يارمتي عم بم وبتاعي بديش أما يارمتي خلق بم كشي أجنبي كأوان توز قرسترا بأوان وكلا لجريكي سويدي سيرام. بله. خۆی خات سارا دەست خۆش بێ لەوەی کە هەنگاوی باشترە نەیبووی داهاتوو کە بتوانانی کەسانی تریش سوودمەند بن لە تۆ کە لە بەرەوەی ئەو کەسانەی کە بۆ نمونە باسییانەکەیت و ئەجنەبین لەوێ لەوانەیە لاریان لە وڵاتێکەوە هاتبن ئەو ئەزمونیان نەبێ ئەو شارەزایان نەبێ ئەو بەرچاوکراوەیان نەبێ دەستبەرن بۆ کارێک بەڵام تۆ گەر لە داهاتوە هەوڵبەی ستافێکی گەورەتر دروستکەیت و بەرهەمی باشترت هەبێ ئەمە لە پلانی توە هەیە بۆی کە بتوانی بەرهەمی باشتر بخەیتە نێو وڵاتانەوە؟ چۆن ئێستا من وازە هێنم لەمە بۆ ئەوەی کەشتی گەورەتر بکەم و شتی باشتریش بکەم و ئەشزانە مەتوانم یارمەتی زۆر کەس بم و زۆر جار بۆ ژن هەرچەند ئێمە لە سویدین و لێرە ژن و پیا و تقریبن وەکو یەکن بەس هەر قورسەیەکی تر هەیە بۆ ژن لەبرە من ئاسان نەبووە ئەم شتانە بکەم یا بێمە گەورەترین بازار گەورەترین ینی مەلیک یعنی بێم بە ئەم شوێنانە و پرینس ینی ئەمیری سویدیش ئەوی جایزی یاومەتێ و زۆر جایزی تریشم وەرگرتووە ئەم شتانە خۆ بە ئاسانی نایەت بەڵام ئەزانم ئەکرێ ئەگەر زۆر هەوڵ بیت و بەڕاستی بگەیتە ئەو شتا لەبرە منیش بتوانم یارمەتی کچی تر بم یا ژنی تر بم ئەوانیش بزانن توانایان چەند زۆرە بۆ منەوە زۆر شتێکی خۆشە. زۆر باشە ئەگەر بینەوە سەر باسێکی نوقڵەکە بزانین نوقڵەکە بە چەند تام دروستکراوە بە چەند تام بەردەستە؟ من بە سێ دانە دەستم پێ کرد سێ جۆرە نوقڵ هەموویان دوو نوعیان هەیە یعنی ئەمە بڵین سترۆبەری کۆلا اینجا مەگنیزیومم تێ کردووە ببڕیترم هەیە بە هەرمێ و بە شووتی و بە ئەم نوع ڕەشەش کە زانم لە کوردستان زۆر حەزیان لێ نییە بەس لە سوید زۆر حەزمان لێە زۆر ساڵتیە لیکریش نەستەلەشم هەیە بەم نوعە بەسییان دەستم پێ کرد گەیشتمە 12 دانە ئەمانە ئێستش پیشانتانەیە هەنێکم هەیە برۆشیرێکم هەیە ئاوا بەس بۆی تۆزە بیبینن 12 دانم هەیە هەمویان نوع ڤیتامین یا مینەرالێکیان تایە کە بۆ شتێک باشە شتی جیاواز باشە و تامی فەرقیش هەیە بۆی خەڵک بەعزە حەزیان لە شیرینە بەعزە حەزیان لە ترشە ئەمانە باشە لەگەڵەوەی بەم چەند جۆرە تامە ناردووتە وڵاتەکان و بۆ کوردستانیش ناردوو بۆ هەرێمی کوردستان لەوەی کە خەڵک بەریکەوتۆ و کڕیوێتی داواکاریان چییە ئەوەی کە بە تۆ گەشت بێتەوە بە چ شیازێ بۆیان دروستکەی بە چ تامێکی تر بۆیان دروستکەین جایك پرسیاری کەشمێ خات و سارا ئەم نوقڵا هەموو تەمەنەکان ئەتوانن بەکاری بێنن بە توماتری گەنجێک بە ساڵاتچیەک یاخو کەسێک نەخۆشی شەکرەکەی قورسترە ئەمانە پێم خۆشە تۆ ڕوونکردنەوەمان بیتێ زۆر باشە پرسیاری زۆر باش دەست خۆش بەڵێ یەکەم پرسیار تریشی هەست دەکەم لە وڵاتی کوردستان دوبەی لە ئەبوزەبی ئەمانە حەزیان لە ترشیە زیاتر یعنی بۆ نمونە ئەمە ترشە ئەمەش ترشە لە سوید زۆر حەزیان لە ساڵتیەکەیە يعني زور خياوية أنا شو بيقولوا كردي بس بعام يعني فرقها بعد كذا هي حزيلة شيرين بعد حزيلة ترشاوة يعني كاس كوتوا بس بو برسياركي ترد عفو تجيبو پرسیاری ئەوم کرد کە ئەم نوقڵاک بۆ کەسانی نەخۆشی شەکرەیانەیە بەبێ جیاوازی بۆ نمونە جۆرەکانی نەخۆشی شەکرەمان هەیە ئەگەر نەخۆشیەکەی قورستر بێتوانێت بەکارت بێنێ یاخود کەسێکمانەیە گەنجە کەسێکمانەیە بە ساڵات چوە تەمەنە جیاوازەکان هەموو ئەتوانن بەکاری بێنن بۆ هەموو تەمەنە ئەبێ بەس شەکرە دوو نوعی هەیە شەکرەی تایپ 1 و تایپ 2 و تایپ 2ەکە بۆ هەموو کەسێکرێ بیخۆی و زۆر باشتریش ئەمە بخۆی وەک لە نوقڵی تر کە پڕە لە شەکر چکە یەکسرە چێتە ناو خوێنت و بۆ ئینسولینە باش نییە بەڵام بۆ ئەوانەی کە شەکری نوعی یەکیان هەیە ئەوە زۆرتەی مناڵ ئەوە وەرەگرە
وشكلنا دو توزا جورتري كوريجري أو يك كتوزا قرسترات أو أبخوت سيري بكي بزاني توين شند أنا بخوي بعضك كذا لو أنا بس أنا يك دودو أنا بخوي بعضك تونا زيادة أو بخون تخوت سيري كي لبرو أو أنا تونا بلام تشكوي هنا individual يعني بهم كذا فرق كا زۆر باشە من وەکو دوایین پرسیارم وەکو خانمێکی کورد کە توانیتە لە وڵاتێکی بۆ نمونە نیشتیمانی خۆت نییە بەڵام لەوێت ئەژیت و توانی داهێنانێ بکەیت پەیامت چییە بۆ ئەو خانمە کوردانەی کە لە وڵاتەکانی ترن زۆر جار خۆیان ئەڵێن ئێمە هیچمان پێ ناکرێت لە بەروی شوێنی خۆمان نییە هەوڵدان تا چەند گرنگە بووی کە تۆ بتوانی ئامانجەکە و بەتی بێنی پەیامی تۆ بۆ ئەوان چییە؟ ئەوە پرسیارێکی زۆر مهمە چونکە ئەوە ڕاستە قورسترا بۆ ئێمە کە وڵاتی خۆمان نییە بەڵام ئەوەش هەیە کە زۆر کەسی باشیش هەیە لە هەموو وڵاتانە کە ئەیانەوە یارمەتی خەڵکی تر بن ئەیانەوە یارمەتی ژن بن ئەیانەوە یارمەتی ژنی ئەجنەبی بن بۆ ئەوەی کە بۆ خەڵکی تریش پیشان بن کە ئەکرێ توانی یعنی شتی باشیش بکەی پێویست ناکە بەس بەعزت نوعیشی بکەی کە لاوانە بێ زۆر باش نەبێ مهمترین شت ئەوەیە باوەڕت بە خۆت هەبێ کە بزانی چیت ئەوە بکەی لەم دنیا لەم ژیانە تو چی بکەیت اینجا دوای هەموو شتەکانی تر یعنی لە مێشکت دەربکە بەس فۆکس بکە سەر ئەم شتە و وەختی بەرێ و ئەگە شتێ نەزانی بپرسە تەلەفۆنێک بۆ یەکێ بکە سێری یوتیوب بکە یعنی زۆر شت هەیە توانی خۆت فێری خۆت بکەیت شتێکی تریش کە زۆر مهمە ئەوەیە کە خۆت یعنی بچرە ناو خەڵک کە ئەوانیش لەم نوع بیرکردوانیان هەیە ئەیانە ئەوانیش شتی باش بکەن ئەیانە ئەوانیش بگەنە شتی باش ئەوە زۆر زۆر مهمە چکە ئەگەر تۆ بەس لەگەڵ لە ناو خەڵکا بی کە هەموویان دەڵێ نا ئەم شتە ناکرێ ئەمە بۆ ئێمە قورسە ئێمە قەت ناتوانین ئەوزە تۆ شەروات لێ هیچ فەرق ناکرێ لە ژیاندا لەبەرەوە بێ خۆت بکەیت ناو ئەو نوع خەڵکانە گوێت لەو نوع قسانە بێ کە خەڵک باوەڕ بەیەکە کە یارمەتیەکەکە ئەوسە زۆر زۆر پێشەکەوی زۆر سپاس خات و سارا زۆر سپاس بۆ ئەوەی کە توانیت لەوەی کە لە وڵاتێکی تریشدا بتوانین جە دەستت دیار بێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین و هیوادارین لەوەی کە بەردەوام بیت با بەرهەمی باشتر سپاس دەست خۆش زۆر زۆر سپاس بە ئێوە دەستەکانە خۆش زۆر سپاس دەست خۆش بەڵێ